سین و زەرف یاریەکی نەتەوە جیاوازەکانی گەرمیانە. ئەمساڵ گەرمیان و کوێستانی کرد. ئەم یاریە لەم مانگی ڕەمەزانەدا لە کەرکووک و کەلار و خانەقینەوە گوازراوەتەوە بۆ شاری سلێمانی. ئێستا لە شەوانی ڕەمەزاندا ئەو کەسانەی ئارەزووی ئەم یاریە دەکەن کۆ دەبنەوە و تا نزیکی پارشێ و سەرقاڵی یاری سین و زەرف دەبن. خەڵکی سلێمانی تۆزێ ئاشنایی بووە چکە پێشتر ئیشارەتن پێکرد کە هەبووە لە سلێمانیان لە دوای ڕاپەڕینە خولیای بووە هەندێک خەڵکی سلێمانی لی دەزانن یان لە کەبینیویانە سەفێری بوون و یاریەکە لەگەڵ ئەنجامەدەن. یاری سین و زەرف یەکێکە لە یاریە فۆلکلۆریەکانی ناوچەکانی گەرمیان کە 11 فنجان لە مادەی زەرد دروست کراوە و لەسەر سینیەک ڕیز دەکرێن. دوو گروپی سێکەسی یاریەکە ئەنجام دەدەن و گروپێکیان مورویەک لە یەکێک لە فنجانەکاندا دادەنێت و چەند جارێک سینیەکە دەسوڕێنێتەوە. پاشان گروپی دووەم بۆ ئەوەی سینەکەیان لێوەرگرن دەبێت موروەکە بدۆزنەوە. لە کاتی هەڵدانەوەی فنجانەکانیش دوو هونەرمەندی میلی بە دەهۆڵ و زۆرنا کەشی یاریەکە خۆش دەکەن. ئەم یاریە لە بیرەوەری ئێمەیان نییە دیارە یاریەکی زۆر کۆنا لەوەتی نەگمن باو باپیری منیش ئەم یاریان کرۆ لە کەرکووک نەزانم ئێمە هەموو ساڵێک ڕەمەزانان بە زیاری ئەکرێ و سی ڕۆژە ئەو کاتەوەکو ئێستا نەبوو دیارە زروفەکە بەت هەمیشە خەڵک تا بەیانی بە ئەگلەنجە و بەوانە یاریان کردووە بەڵام ئێستا بە پێی مروری زەمان گۆڕانکاری بەسەرا هاتووە و مێژووی ئەم یاریە دەگەڕێتەوە بۆ سەردەمی داگیرکردنی عێراق لەلایەن عوسمانیەکانەوە کە لە ناوچەکانی گەرمیان پەرەی سندووە. بەڵام پاش ڕاپەڕینی ساڵی 1992 و هاوارەبوونی خەڵکی ئەو ناوچانە سین و زەرف هاتووەتە شارەکانی هەولێر و سلێمانی تا ساڵانی 2003. پاشگەڕانەوەی ئاوارەکانیش ئەمە یەکەم جارە ئەم یارێ فۆلکلۆریە بێتەوە شاری سلێمانی. ئاوەد مەحمودیان ئارتی، سلێمانی.